والله دانگە ئەمە یەک دوو ساڵە یاکان گۆڕاوندن ئەمە هەر لە دەرێن دەدانێ پێشێکە گەڵشتن دەدانێ گەڵی ئەو دارانن بۆ دەبڕین و بزنەکان پێ بەخێو دەکردن جاش نێوە نێوە لەگەڵ دەدانێ بەڵام ئێستا کە گەڵەکەی ناڵین ببڕین خاساغیان کردو لێن بداخەوە کە بۆ دارەکەش زەرەرەکەن لە بڕدێمە سەری دارەکان هەرس دەکرد و گەڵەکەن دەدا بە ئەیوانن ئەمە چەند ساڵێکە نایڵن ئەوە گیان دەدەنی یاکەی لە دەرێ دەخۆن باشتریشە ئەیوانەکە ساختریش دەبێ ئەو ئەیوانێکێ لە دەرێ دەگەڵ ئەوەی ژوورێ زۆری فەرقە هەم استفادە لە هەوای دەرێ دەکە هەم لە لاقوشتی خاوێنتر دەبێتەوە ئەو چەند مانگەی کە لە ژوورێ وەک زیندانی وە باشترە ئەو جارەمە چون لە ئەوڵەوە حیوانشتن هەیە لی حاڵی بووینە وەدەستن هاتۆ شتەکەی کە چۆنە تا بەفرنەباری نایدێنێ بزن ئەگەر بەفرنەباری بۆ خۆی بش خۆ پێدا دەکە لەو جەنگەڵی هەم بەڕووی لێ سرۆ شتەکەی دەخوا دەگەڕە بش خۆی پێدا دەکە گە بەفرباری دەیدێنێ هەتا هەوا ساردیش بێت زیاتری دەخوا و جوانتر ئیشتای بۆ لەوە ڕێدیسی بەخوای مەڕیش ئێستا ئێرە ساردە ساڵان مەڕیشن لە دەرێ دەدایە بەڵام چون ساردەوە ئەوجا یاکانی ژوور دەکرێن لە ژوورێ داهاندنێ ئاسانترە ئی دەرێ باشترە بەڵام جەماعەت لەبەرەوەی کە بەرەک ئاسان کاریان کردووە لە ژوورەی دەدەنێ بۆ خۆشن مەڕیشن هەر لە دەرێ دەدا ژیاکان ئەو دەم لە دەرە گیشەندا دەنا هەم وردی دەکەن و لە ژووری دەدەنێ ئەو گەڵت چرۆی باشتریشە بۆ بزنان بەڵام وەک پێم وتینی لێرە نایڵن جەنگەڵبان مەمنوعی کردووە وا دەزانی بە قازانجی دارەکەی بەڵام بە زەرری دارەکەی ئەو دارە حادەتی وایە داری بەڕوو بە 3 ساڵ جارێک یان 4 ساڵ جارێک دەبی سەرەکەی هەرس کرێ و شاخەکانی لێ بکرێنەوە ئەو لیکە باریکەکان ئەگەر لێ نەکرێتەوە پیر دەبێت زەرری پێدەگا ئەمن پێم خۆشە تەواوی خەڵک بزانی عملی ئەوەی بزانێ من کە بۆ خۆم دەزانم لە منداڵیەوە تەجروبەم کردووە ئەو دارێکە گەڵاکەی لێ دەکرێتەوە بە 3 ساڵان جارێک نوێ دەبێتەوە و بڵاوتریش دەبێ و ئەوجار تەنەکەشی ئەستورتر دەبێت قەدی چاکتر ئەستوری بڵاو دەبێت هەر لە نێو جەنگەڵی بۆ خۆت تەماشاکە ئەو دارانکە قەت سەریان نەبراوە وردە پیر دەبێت زعیف دەبێت ڕاست باریک دەبێت و کەس دەبێت هەرس بۆ خۆی وەکو ئەو باغانی کە مثلا ئەم باغی سێوانی یان مێو هەتا بیبڕیەوە بەرەکەی جوانتر دەبێ و چاتیش تاقەتی دەکا وەڵاهی بۆ خەسارکردنی لێرەش خەسار نابێ مەگەر بشتە دەنێو بەفرێ بەڵامە چون بەنێو بەفرەکەی دادەین بۆیان صاف دەکەین دەیکوتینەوە چاکتری دەخۆن نایهێڵن ئەوجار دوایش ئەڵانی ئێستا ئەوەی کە داونێتیە ئەگەر هاتوو لێ بمێنێ دوای سەعاتێکی لەگەڵ تایەوە دەردەکەوی دیسان دەیخوا بۆ خۆی وی دەرزی دەیکۆڵێتەوە هەردەیخوا نامێنێتەوە دیسان ئەوە بەوەش باشترە حیوانەکە ئازادە بۆ خۆی هندێک لەو لادەلەوەڕێ ئەوەی کە بڕێک بێدەستەڵاتە لە کەراغی دەلەوەڕێ بزنش حالەتی وە تێکەڵ دەدا بازێکی کە بێدەستەڵات بێ ناڵن بێت سەرگیاش ئەوجار بزنانمە خاصەتێکی دیشان هەیە ئێستا بزنی غەیریەوە خۆ ناکەن دوو بزنی ماڵێکی دیکایان بۆ بێناز ئەوەندەی لێدەن احتیمالی بیشی کوژن ئەرێ وەڵامە گەرمی کوێستانی دەکەین مەسەرن لە مانگی دووەمە بەهارە دەچین بۆ هەواری دەچینە سەرێستر ئێرە گەرم دەبێت هاوینان کە گەرم بوو مێشو لەشتی هەیە نێو دارستان گەرمە دەچین بۆ هەوای سارتر بەسەرنی کوێستان هەیە وەکو سوورە زەوی و کەڵەچین و دۆڵە بی و دەچینە ئەوانە هەم هەواکەی خۆشترەی کوێستان هەیەکە لە مانگی یەکەم و دووەمی هاوینەشدا بەفری لێ دەمێنی هەوای خۆشترە لە پاییزش ڕابردەوردە دێنەوە خوارێ وا بووە ئەمن پار بۆ خۆم 25 شەوی پاییز مابوو حیوانم لە خەرپاوی بۆکە بەفرباری سەخت بۆ جەماعەت بەبیرەوە هاهێنانیەوە نزیەکی زیاتر لە 20 سانتیمی بەفرباری بوو حیوانیشن لێ مابووە نەوەڵا زۆر ساڵان لە بەهارانیشدا بووە ئمە کە بەهاران وە دەردەکەوتین ساڵان زووتر وە دەردەکەوتین هەبووە کە بەفرباریەوە جەماعەت هاتووە هیناوێنیەوە زۆر ساڵان کە لە مانگیشی بەهارچوو بەفرباریەوە ئەوە هەبووە پایزان یا بەهاران
Ha bu zeytin güzel bu. Ha hoppala. Şemka! Geçer geldi. Salay lekin bu ses var sağlan hata manga bir tarakımı git kötü kıç gibi. Aşağı.